ڕۆزە هێزانەکانمان پلانێکی باشیان بەدەستەوەیە ئەم ساڵ لە مامەیارەی سەربەرزی سلەیمانیدا یادەکانەکرێتەوە. ئەم ساڵ لەوێدا پرۆژە فەنیەکان و هونەریەکان ئەم ساڵ کۆی مۆزەخانە و شوێنەوارەکانی سلەیمانی کراوەتەوە. ئەم ساڵ زاڵگەکانمان کۆی گەشت و گوزار کاری تیا کردو و هێزە ئەمنیەکانمان و شارەوانەکانمان گەوری ڕۆڵێکی گەورە ئەبینن لەوەیە. ئەمڕۆ بێجگە لە کۆبنەوەی هێزانەکانمان بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و سەرۆکایەتی شارەوانی و هێزەکانی کە و هەموو بەڕێوەبەرایەتەکانی کەشمان و لیژنەکانمان و هەموو بەیەکەوە بڕیاری ئەومان داوە نەورۆزێکی سربەخۆ، نەورۆزێکی جوان، نەورۆزێک کە پڕ بێ لە بەها پیرۆزەکان و هاوڵاتیانی پارێزگاکانمان هەوڵ بین بەڕێکین. لە نەورۆزی ئەم ساڵدا وتار و گفتاری ئێمە لە وڵاتەیە ئەوەیە کە ئێمە بێشێکی دانەبڕاوی حکومەتی هەرێمی کوردستانین و بەشێکی دانەبڕاوی شەقامی کوردی و ئازارەکان و گیرفانی بەتاڵی هاوڵاتیان و پرۆسەی کارکردنین.